پرۆسەی هەڵبژاردننی تورکیا لە دوایەمین هەفتەیدایە و بڕیارە ڕۆژی چواردەی ئەم مانگە دەنگدەران لەناو تورکیادا بچنە سەر سندوقەکانی دەنگدان. سەرنجێکی زۆر خراوەتە سەر ئەم هەڵبژاردنەوە بە تایبەتیش لەسەر ئەو دەنگدانەی بۆ سەرۆکایەتیکردنی تورکیا دەکرێت لەو سۆنگەیەوەی ئایندەی سیاسی ڕەجەب تەیب ئەردۆغان دیاری دەکا. ئەڵبەت ئەمە بەو مانایە نییە هەڵبژاردننی ئەندامانی پەرلەمانی وڵاتەکە گرنگ نییە. چونکە لە کۆتاییدا هەر پەرلەمانە دەتوانێت ڕەوایی بدا بە پرۆژە یاساکانی سەرۆکی وڵات. ئەمە بێلەوەی ئەگەر بێت و هەڵبژاردننی سەرۆکایەتی لە تورکیادا بکەوێتە گەڕی دووەمەوە، ئەوە هاوپەیمانەتیەکانی ناو پەرلەمان ڕۆڵی گەورەیان دەبێت لە ڕاکێشانی دەنجی زیاتر بۆ ئەو کەسەی پەسەندە بەلایەوە بۆ سەرۆکایەتی تورکیا و لەوانەشە ئەو هاوپەیمانەتیانە بتوانن وڵاتەکەش بپارێزن لەوەی دووچاری ئیفلیجێکی سیاسی بێت. واتە دەشێت پەرلەمان هەر هیچ نەبێ نیوەی دیمەنە سیاسیەکەی گەڕی دووەمی هەڵبژاردننی سەرۆکایەتی نیشان بدا. ڕەجەب تەیب ئەردۆغان و کەمال کلیچداروغلو دوو کاندیدە سەرەکیەکەی هەڵبژاردننی سەرۆکایەتی تورکیان و پێشدەچێ وەک زۆرێک جەختی لێ دەکرێتەوە لە گەڕی دووەمی هەڵبژاردنەکەدا پۆستی سەرۆکایەتی یەکلا بێتەوە لەگەڵ چەند ئاماژەیەکدا. یەکێک لەوانە دەگوترێ نەبوونی بەرنامە و استراتیژێتێکی تۆکمە و هەروەهاش ناکۆچیەکانی ناو ئۆپۆزیسیۆنەکان وها دەکات کلیچداروغلو لە گەڕی دووەمدا نەتوانێت سەربکەوێ. بەو پێیەی ئەزموونەکانی پێشووی حکوومەتە هاوبەندیەکان بە ئەزموونێکی لەرزۆک ناودێر دەکرێن. ئەمە بۆ ئەردۆغانیش دروستە، چونکە وەها لەم هەڵبژاردنە دەڕوانرێت کە ڕیفراندۆمێکە لەسەر ئەزموونی فەرمانڕەوایەتی ئەردۆغان. ئەم ئەزمونەش لە ئێستادا و لە ناو دەنگدەرانیشدا ڕەخنە و ناڕەزایی هەن بەرامبەری بەهۆی تاکڕەوی لە دەسەڵات، داکشانە ئابوووریەکان و بەرزبوونەوەی ڕێژەی گرانی لە بازاردا. هەروەهاش بەهۆی شێوازی سەر و سەوداکردنی حکوومەتی تورکیا هاوکاتی بوومە لەرزە وێرانکارەکەی مانگی دووی لە تورکیایدا بوو. بۆ ئەم هەڵبژاردنە نزیکەی 5 ملیۆن گەنج بۆ یەکەم جارە بەشداری لە دەنگداندا دەکەن. هێشتا دیار نییە ئایا ئەو دەنگانە دەچن بۆ ئەردۆغان یان دەیانەوێت سەرۆکێکی نوێ ببینن لە کاتێکدا هەردوو کاندیدە سەرەکیەکە زیاتر لە 20 ساڵە لە پێشەنگی دیمەنە سیاسیەکانی تورکیادان. دەنگدانەکان لە دەرەوەی تورکیا دەستیان پێکردووە و هاوڵاتیانی تورکیا کە لە دەرەوە دەژین ژمارەیەکی زۆرن. بۆ نمونە تەنها لە وڵاتێکی وەک ئەڵمانیا نزیکەی 2 ملیۆن هاوڵاتی تورکیا هەیە. هەڵبژاردنەکانی دەرەوە کاریگەریشیان دەبێت بەسەر ئەنجامەکانی هەڵبژاردننی گشتیەوە. بەڵام کاریگەریە هەر سەرەکیەکە لەم هەڵبژاردنەدا لای کوردە. کورد لە تورکیادا هیچ تەباییەکی نەماوە لەگەڵ پارتی داد و گەشەپێدان و سەرۆکەکەیشیدا. دەسەڵاتدارانی تورکیا بەردەوام سیاسیە ناودارەکانی کوردی تورکیایان دەستگیر کردووە و لە زیندانیان ناون. هەر لە سەروبەندی ئەم هەڵبژاردنەشدا دەیان کورد لە تورکیا دەستگیر کراون. وەلێ وەک دەگوترێ فشارێکی ترە و دەسەڵات لە تورکیا دەیکا بەبێ ئەوەی کار بکاتە سەر بڕیاری کورد بۆ دەنگدان لەم هەڵبژاردنەدا. کورد لە تورکیا بە فەرمی ڕایگەیاندووە بۆ سەرۆکایەتی تورکیا دەنگ بە کەمال کلیچداروغلو دەدا. جا ئێستا پرسیارە سەرەکیەکە لەوەدایە، ئایا کلیچداروغلو ئەو پەیمانانەی بە کوردی داون بەجێیان دەگەێنێ یان هەمان ئەزموونەکەی ئەردۆغان دووبارە دەکاتەوە؟ خۆش هاتنەوە بۆ چاوی واشنتن. پارتی داد و گەشەپێدانی تورکیا کە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکایەتی دەکا ڕەگوڕیشەیەکی ئیسلامیانەی هەیە و بە درێژایی تەمەنی خۆیشی ئەو گوتارە ئاینی بەکارهێناوە بۆ بەدەستهێنانی پشتیوانی زیاتر لە ناو دەنگدەرانی وڵاتەکەدا. بۆ ئەم هەڵبژاردنەی ئەم ساڵیش هەر بە هەمان شێوەیە. برایان و خۆشکان، ئەم پەیامەدان پێڕادەگەینم ئایا پێتان وایە هەرتەنها تورکیا چاوی لەسەر ڕۆژی چواردەی مانگی پێنجە؟ تەواوی جیهانی ئیسلامی چاوی بڕوێتە ڕۆژی چواردەی مانگی پێنج و چاوی لە ڕێیە تا بزانین ڕۆژی هەڵبژاردن لە چواردەی مانگی پێنجدا چی ڕوودەدات. لۆ بڕوایەدا ئێوە وەڵامی ئەو چاوەڕوانانەی جیهانی ئیسلامی دەدەنەوە.
بێ لەو گوتارە ئاینیە ئاکەپە ژێی گوتاری نەتەوەییش دەژەنێت لە تورکیادا لە کۆمەڵگەی تورکیادا گوتاری نەتەوە پەرستی شانبەشانی گوتارە ئاینیەکە لە کاردایە و کاریگەریەکی بەرچاویشی هەیە لەسەر دەنگدەرانی تورکیا. Biz Türkiye olarak önce altyapımızda لە تورکیاماندا پێوەستە لە ژێر خانمان و بەرهەمەکانمان و ئاسایشمان و بواری دیبلۆماتیمان و هەموو شتێکی خۆمان لەسەر پێ خۆمان ڕابوەستین. پاشەوەی ئەوەمانجانەمان دەپێکین ئەوجا دەتوانین دەستی ئەوانش بگرین کە بە تەنگمانەوە دێن و یارمەتیمان دەدەن. ئەم جوگرافیایی دیرینەمان کە بەخێن و ژیان و تێکۆشانی خۆمان کردومانە بە نیشتمان ئەو خاکەیە جێ سەرنجی هەموو جیهانە وەک چۆن هەزاران ساڵە ئەو چاو تێبڕینەی لەسەرە. binlerce yıldır olduğu gibi ژمارەیە لایەنی سیاسی ئۆپۆزیسیۆنەکانی تورکیا بڕیاریاندا بە یەک کاندیدەوە بچنە هەڵبژاردننی سەرۆکایەتی تورکیاوە و سەرکەوتنی کاندیدەکەیشیان بە سەرەتای قۆناغێکی نوێی ژیانی سیاسی و کۆمەڵایەتی وڵاتەکەیان دادەنێن. ئێمە تورکیا دەبینە سەر وەختێکی درەوشاوە پێویست ناکات هیچ کەسێک نیگەران بێت پێکەوە و با یەکگرتوویەوە دیموکراتی دێنین بۆ وڵاتەکەمان. تورکیا ڕۆشن دەکەینەوە ئاشتی و بوژاندنەوە دێنین بۆ وڵاتەکەمان. لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بەگشتی لە هەڵمەتەکانی هەڵبژاردندا جەخت لە قەیرانی ئابووری وڵاتەکەیان دەکەنەوە. ڕەوشی ئابووری و ڕەوشی دارایی تورکیا لە ئێستادا لە دۆخێکی تێکشکاودایە. لە وەتای ئەم قەیرانەش دەستی پێکردووە دەسەڵاتدارانی تورکیا نەیانتوانیوە ئابووری وڵاتەکە ببوژێنەوە هاوکاتی هەروە دێ و دابەزینی زیاتری نرخی لیرەی تورکیا. ڕەوشی ئابووریمان بە تەواوی لە کارەساتدایە و ئێمەش ئاگادارین لەو ڕەوشە و دەشزانین چه کارەساتێکی ئابووریمان وەک میراتێک بۆ دەمێنێتەوە. بەڵام پێویستە لەم قەیرانە دەرباز بین. پێویستە تورکیا هەڵبستێتەوە و پێویستە تورکیا بگۆڕدرێت. کۆمەڵگەی نێونەتەوەیی ئەم هەڵبژاردنەی تورکیا بە هەڵبژاردنێکی گرنگ و هەستیار و چارەنووسسازیش دادەنێ هەروەها نکوڵیش ناکات لەوەی هەر هیچ نەبێت لەم دەی ڕابردوودا دیموکراتی لەو وڵاتەدا لە پاشەکشەدا بووە. کۆمەڵگای نێونەتەوەیی ڕوانینی خۆی دەربڕیوە و بە هەمان شێوەش منیش نیگەرانیم هەن لەسەر تێکدان و خراپی کاری دامەزراوە دیموکراتەکانی تورکیا لەم دە ساڵی ڕابردوودا. هەمومان هیوادارین ئەم هەڵبژاردنە ڕنگدانەوەی خواستی گەلی تورکیا بێت. لەو بڕواژدام یەکەم و دوابڕیار بۆ گەلی تورکیا خۆیەتی. بڕیارە ڕۆژی چواردەیی ئەم مانگی پێنجا هەڵبژاردننی گشتی لە تورکیادا بکرێت و زیاتر لە 64 ملیۆن کەس مافی دەنگدانیان هەیە و دەنگ دەدەن. لەم هەڵبژاردنەی ئەم ساڵدا دەنگدەر دوو دەنگ دەدا. یەکیکە بۆ هەڵبژاردننی نوێنەری خۆیەتی لە پەرلەماندا و ئەوی تریشیان بۆ هەڵبژاردننی سەرۆکی تورکیایە. ئەگەرچی 4 کاندید هەن بۆ پۆستی سەرۆکایەتی وڵاتەکە بەڵام ڕکابەریە قورسەکە لە نێوان ڕەجەب تەیب ئەردۆغان و سەرۆکی ئێستای تورکیا و کەمال کڵیژدارۆغلو سەرۆکی جەهەپەدایە. دکتۆر کومڕۆ تۆکتامش لە زانکۆی پراد لە نیویۆرک میوانی ئەم هەفتەیی چاوی واشنتنە. دکتۆر کومڕۆ لەگەڵ ئەوەدا کە مامۆسای بەشی زانستە کۆمەڵایەتی و توێژینەوە کللتوریەکانە لە زانکۆی پرات لە هەمان کاتیشدا یەکێکە لە چالاکوانە دیارەکانی تورکیا و خاوەنی چەندان لێکۆڵینەوەی پڕبایەخە لەسەر دۆسێ هەستیار و گرنگەکان لە پەیوەندی بە ناوخۆی تورکیاوە. ئەڵبەت ئەمانە بێلەوەی خاوەنی چەندان بەرهەمی چاپکراویشە. دکتۆر کومڕۆ سەرەتا زۆر سوپاس و پێزانین بۆ بەشداریت. دەمەوێت بزانم ئەو گوتارە ئیسلامی و نەتەوەیی ڕەجەب تەیب ئەردۆغان بەکاری دێنێ لەم هەڵمەتانەی هەڵبژاردندا هەمان ئاستی ئەو کاریگەریانیان هەیە کە پێشتر ئەو دوو گوتارە هەیان بۆ لە تورکیادا. Okay, thank you very much for having me. And thank you for preparing this amazing program. زۆر سپاس بۆ میواندارێکت و ڕۆژێکی خۆشیش بۆ هەمووان و زۆر سپاس بۆ ئامادەکردنی ئەم بەرنامەیە کە زۆر گرنگە. ئەردۆغان کاروباری خۆی بە تەواوەتی ڕێخستووە سەبارەت بە چۆنێتی گەیاندنی پەیامەکانی بۆ دەنگدەرانی خۆی تا لە ڕێی ئاینەوە ڕایان بکێشێت و لە ساڵی 2016 شەوە بە هەمان شێوە دەستی کردووە بە بەکارهێنانی گوتاری ناسیۆنالیزمی. لێرەدا وەهای کردووە باڵادستی هەبێت لەناو سونە ئاینزانەتەوە پەرستەکانی تورکیادا. ئەوە بۆ یەک سەدە دەچێت ئەو گوتارە ناسیۆنالیستیە لە تورکیادا کاری پێدەکرێت.
وەک دەبینین تا ئێستاش کار لەسەر ئەو دوو جۆرە گوتارە دەکات بۆ بەهێزکردنی پێگە جەماوەریەکەی خۆی. ڕاستە دۆسەی ئابووری لەم هەڵبژاردنەدا فاکتەرە سەرەکیەکەیە، بەڵام ئەردۆغان زیاتر سەنگی دەخاتە سەر گوتارە ئاینیەکە لەگەڵ لایەنگرەکانیدا و ئەوەی دەیبینین ئەوەیە کە هێشتا ئەم دوو گوتارە بابەتێکی وەک یەک گرنگن لە هەڵبژاردنەکاندا و توانی وشێتی ئەو باڵادەستی خۆی بهێڵێتەوە لە ناو سونە ئاینزا نەتەوە پەرستەکاندا. باشە دکتۆر کۆمرۆ لەم حاڵەتەدا ئەگەر بێت و ئاکەپا هەڵبژاردننی دۆڕان ڕەجەب تەیب ئەردۆغان نەیتوانی جارێکیکە بێتەوە بە سەرۆکی تورکیا بەڕای تۆ مەهەپە چی لێ بەسەردێ؟ First of all, if یەکەم شت ئەگەر هاتوو هەڵبژاردنیان دۆڕاند مەهەپە وەک لایەنێک سەودای لەگەڵدا ناکرێت هێندەی ئەوەی وەک هێزێک سەر و سەودای لەگەڵدا دەکرێت، چونکە ئەگەر بگەڕێتەوە بۆ ساڵی 2018 ئەوە لە بیرمانە هێزێک بوو چەکداری دەخستە سەر شەقامەکان، جا لەگەڵ مەهەپەدا بێت یان نا ئەوە گرنگ نابێت هێندەی ئەو هێزە چەکدارانەی کە میلیشیان. ڕاستە ئێستا وەک ساڵانی هەفتاکان ڕاستەوخۆ نەبەستراونەتەوە بە مەهەپەوە، بەڵام ئەو هێزە میلیشیاییە لە ئامادەباشیدان وەک دەبیستین جا مەرج نییە لە ئەستانبول یان لە ئانکەرە بن. وەک دەزانین تورکیا وڵاتێکی گەورەیە، لەوانەیە لە شار و شارچکەکانی تردا دەربکەون و زۆریش قسە دەبیستین لەسەر هەبوونیان. من بەڕاستی نیگەرانیەکی زۆرم هەن لەوەی ئاژاوەگێڕی ڕووبدات و جارێکی تریژ لەسەر شەقامەکان خۆیان نمایش بکەنەوە و هەوڵی گۆڕینی شتەکان بدەن. هەر بەڕاستی ئایندەی مەهەپە و چی بەسەردادێت لای من بابەتێکی ئەوەندە گرنگ نییە هێندەی ئەوەی ئایا ئەو شەوە دەبێتە چ شەوێک. ئەگەر ئەردۆغان هەڵبژاردننی دۆڕان لەو بڕوایەدام دەبێتە شەوێکی ناخۆش و نمایشکردنی میلیشیاکان. ئەمە شتێکە پێم وایە ئۆپۆزیسیۆنەکان خۆیان ئامادە نەکردووە بۆ چۆنێتی سەر و سەوداکردن لەگەڵ ئاوا ڕەوشێکدا. هەر بەڕاستی ئەوە سیناریۆیەکی هەر زۆر ترسناکە. وەکو جەنابیشی دابژەی پێ دەکەی من لە یەک دوو هاوڕێی تورکی خۆمم بیستووە کە دەڵێن مەهەپە کۆنتترۆڵی هەیە بەسەر لەشکرا کۆنتترۆلی هەیە بەسەر دامەزراوە ئاسایشیەکانە و تەنانەت لە ناو دەوڵەتی قوڵی شاکاریگەری خۆی هەیە لە تورکیادا. پێ دوایە ئەردۆغان لە کۆتاییدا ئەگەر هەڵبژاردننی دۆڕان پەنا بەرێتە بەرەوانە؟ Yeah, that's what I was trying to say. I mean, ڕێک منیش دەمویست ئەوە بڵێم مخابن شتێکی زۆر ترسناکە. جا بەڕاستی پێم خۆشە ئەو بابەتت باس کرد چونکە کەس نایەوێت قسەی لەسەر بکات. بەڵێ ئەگەر ئەردۆغان بدۆڕێت ئەوە ئەو هێزانە دەخرێنە سەر شەقامەکان. من زۆر دڵنیانیم لەوەی مەهەپە باڵادەستێکی زۆری هەبێت لە لەشکردا چونکە قورسە ئەوە بزاندێت. هێشتاش دامەزراوەی لەشکر لەلایەن چەند هێزێکەوە بەڕێوە دەبرێت و وەک ئاوێنەیەکە تورکیای تێدا دەبینیت. من ناتوانم بڵێم لەشکر لەژێر کۆنتترۆلی مەهەپەدایە، بەڵام نکۆڵی ناکرێت لەوەی تا ئەندازەیەک کاریگەری هەیە بەسەر لەشکرەوە لە ڕێی ئەفسەرەکانی سەر بە مەهەپەوە. بابەتە گرنگەکە بەلای منەوە لەوەدایە مەهەپە ڕەوایی داوە بە ئەردۆغان لە ڕوانگەی ئەو پەڕی ناسیۆنالیستیەوە نەک لە کۆنتترۆلی هێزە ئاسایشەکاندا. ئێستا ئاکەپە لە هەمان ئەو پێگەیەدایە کە چەندان ساڵ لەمەوبەر مەهەپەی تێدا بووە. هەر بۆیە دەبینیت ئەو هێزانی ئەمڕۆ زیاتر وابەستەی ئەردۆغانن و ئەردۆغان باڵادستی زیاتری هەیە لەناو ئەو هێزانەدا بە بەراورد لەگەڵ مەهەپەدا. وە گوتم مەهەپە ڕەوایی زیاتری داوە بەم سیستەمەی ئێستا هەیە و بەڵێ ئەردۆغان کۆنتترۆلی هەیە بەسەر ئەو هێزانی وڵاتەکەدا. ئەم پرسە زۆر گرنگە بەڵام پێم وانییە مەهەپە کۆنتترۆلی بەسەر لەشکردا هەبێت، لەوانەیە بەسەر هێزەکانی پۆلیسدا هەبێت، بەڵام پۆلیسیش زیاتر وابەستەی ئەردۆغانن. باشە دکتۆر کومرۆ ئەگەر هاتو شتێکی لەو بابەتە نەخوازرا و ڕوویدا لە دوای هەڵبژاردنەکانەوە گەلی تورکیا دەبێتە خاوەنی قسەیەک بۆ یەکلاییکردنەوەی ئەو جۆرە کێشانێک کە دروست دەبن. گەلی تورکیا لە پاش 20 ساڵی فەرمانڕەوایەتی ئەردۆغان ئەو توانایی هەیە کە دۆسەکان یەکلا بکاتەوە؟ ناگەلی تورکیا و کۆمەڵگەی تورکیا ئامادەیی نییە ببێتە بەشێک لەو ئەگەری بەرەنگار بوونەوەیە لەسەر شەقامەکان. هیچ ڕێکخراوێک یان هیچ ئامادەکاریەک نابینم بۆ ڕەوشێکی وەها. یعنی ئەگەر مەبەستەکەت ئەگەری شەڕێکی ناوخۆیی بێت نا هیچ ئاماژەیەک بۆ شەڕی ناوخۆیی نابینم و هیچ شیانێکیش نابینم بۆ ئەو ئەگەرە. گەلی تورکیا گەلێکە چاوی لە سەقامگیریە
وەک ئەوەی پاش هەڵبژاردنەکەی 2010 بینیمان. دوا بەدوای دەستبەرداربوونی کاندیدەکەی ئۆپۆزیسیۆن خەڵک ئارام بۆەوە و تەنانەت جەهەپە لایەنە سەرەکیەکەی ئۆپۆزیسیۆن ڕووی نەکردە دادگا بۆ چاوپێداخشاندنەوە بە ئەنجامدانی هەڵبژاردنەکاندا. جا ئەگەر ئەوە بەهێند وەربگرین کە ڕابردوو دەبێتە ئاماژەیەک بۆ ئایندە، ئەوە ئەو ڕەوشە نابینم وە گوتم خەڵک سەقامگیری دەوێت. باوا باسی بکەم کێشەکە لەوەدایە کە زۆر بە وردی سەیری جموجۆڵەکانی جەهەپە دەکەین. دەبینین جەهەپە جیاوازیەکی ئەوتۆی نییە لە هەڵبژاردنەکانی 2010 یان هەڵبژاردننی شارەوانەکان لە ئەستەمبۆڵ. ئەوە بوو جەهەپە بردیەوە، بەڵام هەمان شێوەی ئامادەکاری و ڕەخستنی کاروبارەکانی ئەندامانی جەهەپە لەوێ نەتوانراوە بکرێتە پرۆژەیەکی بەرفراوان و هەموو وڵاتەکە بگرێتەوە. ئەمە بابەتێکە جێی نیگەرانیمە، چونکە تورکیا هەر لە ئەستەمبوڵ و ئەنکەرە و ئەزمیر پێک نایەت. لەبیرمان نەچێت پشتیوانی بۆ ئەردوغان لە ئەناتۆلیاوە لە ناوەڕاست و ڕۆژهەڵاتی تورکیادایە. هێندەی ئەوەی بە وریایی و بە وردیشەوە سەیری دەکەم، نابینم جەهەپە وەک ئۆپۆزیسیۆن لەو ناوچانەدا بوو بێتە خاوەنی هێزێکی سیاسی. لە کاتێکدا کورد زۆر باشتر خۆی ڕێکخستووە و ئەوەی دەیبیستم لە هەرێمەکانی ڕۆژهەڵاتی تورکیاوە ئەوەیە کە جەهەپە بە کورد دەڵێت ئێمە پشتمان بە ئێوە بەستووە، بەڵام سیرکە ڕاستە کورد ئامادەیە وەک ئۆپۆزیسیۆن کار بکات، کەچی جەهەپە لە ناو خەڵکدا خاوەنی هێزە سەرەکیەکەیە. ئێمە قسەیەکمان هەیە لە ناو تورکیادا و دەڵێن جەهەپە لە سێبەری خۆشی دەترسێت. من لەسەر ئەم پرسە بە تایبەتی پرسی کورد دەگەڕێمەوە بۆلات. هێرشەکانی ئەم دوایی دەسەڵاتدارانی تورکیا بۆ سەر لایەن و کەسایەتیە سیاسیەکانی کورد لە وڵاتەدا وەک بەشێک لە هەڵمەتی هەڵبژاردننی ئاکەپە و هاوپەیمانەکانی لی دەڕوانرێ. بەڵام وەک کورد دەڵێ ئەوە شتێکی چاوەڕوانکراوە لەم سەروەختەی پرۆسەی هەڵبژاردندا. بەڕێز ئەردۆغان توندوتیژانە هێرش دەکاتە سەر ئۆپۆزیسیۆن و بارەگا سەرێکیەکانمان و هاوڵاتیانمان و کاندیدەکانیشمان بە تایبەتیش کریژدار ئۆغڵۆ. ئەو هێرشانش بەمبەسی بەدەستهێنانەوەی ئەو پشتیوانیە کە لە دەستی داوە، واتە دەیەوێت لە ئەنگرەکانی ئێستای بکات بە گشت خەڵکی تردا کە بە تیرۆریزم و نیشتیمان فرۆش گوناهباریان دەکات. هەموو شتێک زۆر بەڕێک و پێکیە لە ڕێکخراوەکەمان و بارەگاکەمان و لە ناو هاوڵاتیان و کاندیدەکانیشماندا. بێگومان لە ئاوا هاژینگەیەکدا دەبێت چاوەڕوانی ئەوەش بین شارەکان زیاتر بکرێن لە سەرمان، بە تایبەتیش لەم سەر و وەختەی هەڵبژاردندا، بەڵام بەدڵنیاییەوە هەر بەردەوام دەبین. تورکیا بەهۆی پێگە جوگرافیەکەیەوە گرنگێکی تایبەتی هەیە بۆ جیهانی ڕۆژاوا، هەر بۆیشە زۆر جار ڕۆژاواییەکان تا ئەندازەیەک چاوپۆشیان لەو سەر ئێشانە کردووە کە حکوومەتی تورکیا بووی دروست کردوون. بەڵام چەندان ساڵە زمانی ڕەخنە و ناڕەزایی و هەروەها نیگەرانیەکانی ڕۆژاواش تونتر و قوڵتریشن لە بەرامبەر تورکیادا. حکوومەتی ئەمریکانی گەرانەکانی خۆی دەربڕیوە لەسەر هەروە دێوگەشەکردنی زیاتری تاگڕەوی لە تورکیادا لە پەیوەندی بە نێوەندگەرایی دەسەڵاتداری لە 10 ساڵی ڕابردوودا کە پەیوەستە بە دۆسیەکانی ژیانی گشتی و ئابوووریەوە. ئێمە نیگەرانیەکانی خۆشمان دەربڕیوە سەبارەت بەو ڕێوشوێنانەی دەگیرێنە بەر لەسەر بەشداریان لە ژیانی گشتی و ئازادی ڕادەربڕین و کاری ڕێکخراوی لە ڕابردووشدا نیگەرانیمان دەربڕیوە لە سەر زیندانیکردنی بە هەڵەی کەسایەتیە سەرەکیە سیاسەکان. پێمان وایە گەلی تورکیا شاستەی ژیانێکن لە ژێر سای دموکراتیکی گەشەکردوودا. جیهانی ڕۆژاوا چاوەڕوانەون لە نزیکەوە و بە وردیش لە پرۆسەی هەڵبژاردنەکانی تورکیا دەڕوانێ. جەختیش دەکاتەوە لەوەی دوابڕیار لەسەر ئایندەی سیاسی تورکیا دەنگدەرانی وڵاتەکان. حکوومەتی ئەمریکانی گەرانەکانی خۆی دەربڕیوە لەسەر هەروە دێوگەشەکردنی زیاتری تاگڕەوی لە تورکیادا لە پەیوەندی بە نێوەندگەرایی دەسەڵاتداری لە 10 ساڵی ڕابردوودا کە پەیوەستە بە دۆسیەکانی ژیانی گشتی و ئابوووریەوە. ئێمە نیگەرانیەکانی خۆشمان دەربڕیوە سەبارەت بەو ڕێوشوێنانەی ڕێژە و پەرۆشی و بەشداریکردن لە هەڵبژاردنەکانی تورکیادا هەمیشە لە ئاستێکی زۆر بەرزدا بوون. لە تورکیا خواست هەیە بۆ بەشداریکردن لە هەڵبژاردندا و وێڕای ئەو هەنگاوانەی لە 10 ساڵی ڕابردوودا گیراونەتە بەر بۆ کۆتوبەندکردنی ئازادیەکان و دامەزراوە دموکراتەکانیش. هەر بەڕاستی پێم وایە ئەنجامەکانی ئەم هەڵبژاردنە ڕنگدانەوەیەک دەبێت بۆ خواست و ڕوانینەکانی گەلی تورکیا. دکتۆر کمرۆ چێ دۆستی کوردە لە تورکیایە؟ Well,
I think it's the Kurds themselves. پێم وایە هەر کورد خۆیەتی لەوانەیە بۆ ئەوانش کە هەوڵی جێگیرکردنی دیموکراتی دەدەن هەر هەمان وەڵام بێت چەپ لە تورکیادا بەشێکی زۆری چەپەکان دەیانەوێت یارمەتی دەربن بۆ ئەو ڕێبازی کورد هەیەتی لە تورکیادا بەڵام ئەوەی من دەیبینم و جێی سەرنجمە بریتیە لە نەبوونی متمانە بە بزوتنەوەی کورد لەلایەن چەپەکانەوە هەر بەڕاستیش ئەوە شتێکی تا بڵێ مەترسیدارە بۆچی چونکە تێگەیشتن نییە لەسەر ئەوەی دۆزی کورد یان دۆسەی کورد بریتیە لە کێشە سەرەکیەکەی دیموکراتی لە تورکیادا بەداخەوە چەپ لە تورکیا بەباشی لەم بابەتە تێنەگەیشتووە لەگەڵ ئەوەشدا کە خواستی هەیە و بە پەرۆشیشە تا ببێتە هاوپەیمان لەگەڵ کورددا چەپەکان پشتیان نەکردوتە کورد و وەک برا هەڵوێست خۆیان دەبینن لە بەرامبەر کورد بەڵام هەمیشەش هەستی نیشتیمانی تورکیا ئامادەی هەیە و ئەمەش وەهای کردووە چەپەکان وا خۆیان ببینن کە برا گەورەی کوردەکانن بەلای منیشەوە ئەمە تراژیدیایەکی گەورەیە هەرچۆنێک بێت ئێستا هاوپەیمانی بەهێزی یەکترن و هیواداریشم ئەمە ببێتە مای نوێنەرایەتێکی زۆری کورد لە پەرلەماندا و نوێنەرانی ئاشتی زیاتر بکات لە پەرلەمانی داهاتوودا ئەمە تەنها هیوایە کە هەمە بۆ ئەم هەڵبژاردنە چاوەڕوانکراوەی تورکیا یعنی بەمانایەکی کە کورد ناتوانێت متمانە بکات بەو پەیمانانەی کە کەمال کلیجداروغلو بە کوردی دەدا بۆ چارەسەرکردنی کێشەی کورد لە تورکیادا یان ڕای تۆش لەگەڵەوەدایە کە دووبارەکردنەوەی هەمان ئەو سیناریۆیانەیە کە ئەردۆغان لە سەرەتای ساڵانی 20ەکاندا ئاماژەی بە کێشەی کورد و بە دۆسەی کوردە کرد لە تورکیایە. Look, I mean, this is tragic, and I'm really heartbroken. دەزانی هاتۆ سیرکە ئەمە خۆی بۆ خۆی کارەساتە و بەڕاستیش دڵمژان دەکات نازانم دووبارەبوونەوەی هەمان سیناریۆیە یان دووبارەبوونەوەی هەمان شێوازە هەر بەڕاستی لەسەر ئەم بابەتە دڵمژان دەکات دەزانی بۆ بەر لە یەک یان دوو هەفتە نزیکەی 150 ڕووناکبیر و هونەرمەندی کورد دەستگیرکران ئەو 150 کەسە کە چالاکوانیشیان تێدا بووە ئەوە هیچ گومانێکی تێدا نەبووە کە دەنگیان بە کەمال کلیجداروغلو دەدا دەستگیرکران ئەوانە خەڵکانێکیشیان تێدا بووە دەبوونە چاودێر بەسەر پرۆسەی دەنگدانەکەوە ئەو خەڵکە دەستگیرکران و تەنها یەک وشە چییە لە کلیجداروغلومان نەبیست سەرکۆنەی ئەو دەستگیرکردانە بکات سەرکۆنەی دەستگیرکردنی ئەو خەڵکەی لە کۆمەڵەی سیڤیلدا کاریان دەکرد من ژنێکی کورد نیم و هیچ پەیوەندیەکیشم بە بزوتنەوەی کوردەوە نییە بەڵام دڵم ژان دەکات و پێم ناخۆشە جا کاتێک کورد هەموو هەوڵ و وزە و توانایی ڕێکخراوەی خۆی دەبەخشێت بۆ پشتیوانکردنی جەهەپا تا لە ڕژێمەکەی ئەردوغان دەرباز بێت لێرەدا دەبوایە کلیجداروغلو زۆر بە ئازایانە بیتوانایە بوێرانە و ڕاشکاوانە قسەی خۆی بکات و دژی ئەو دەستگیرکردانە قسەی بکردایە ئەمە لای من ساتەوەختێکی کارەساتاویە لە ئایندەدا ئاماژە بەم ساتەوەختە دەکرێت وەک ئەو ساتەوەختانەی چەپەکانی تورکیا و چەپە میانەڕەوەکانیش لە تورکیا پشتیان لە کورد کرد ئالەم بابەتەدا بەڕاستی دڵمژان دەکات دکتۆر کەمڕۆ حەزەکەم هەن لە درێژە بەو پرسیارە ئەمە کێشەیەکی سیاسیە لە تورکیایە کەسێکی وەکو کەمال کلیجداروغلو وەکو تۆ باسیەکەی ناتوانێت تەنانەت سەرزەنش یا گازەندە لەو دەستگیرکردانەی کورد بگرێ ئەی لە ناو کۆمەڵگەی تورکیادا لە یادمە جارێک لە یەکێ لە بەرنامەکانمە تۆ ئاماژە بەوە کردوتت ڕەجەب تەیب ئەردۆغان هەوڵێکی زۆرەدا دابەشبوون لە ناو کۆمەڵگەی تورکیادا دروست بکە ئەی ئێستا کۆمەڵگەی تورکیا چۆن لە دۆسەی کورد دەڕوانێ هەر بە هەمان ئەو ڕوانینەی ڕەجەب تەیب ئەردۆغان یا مەهەپا یا لایەنی تری سیاسیە یان نا Yeah, no, Turkey is a highly polarized society. And this polarization is بەڵێ کۆمەڵگە لە تورکیادا لە ئاستێکی بەرزی دابەشبووندایە ئەم دابەشبوونەش تەنها لە خزمەت شێوازی تاکڕەویەکەی ئەردوغاندایە چونکە هەر خۆی سەرۆکاری ئەم دابەشبوونە دەکات تا کۆنتترۆلی خۆی زیاتر بکات بەسەر کۆمەڵگەدا هێشتاش ئەو دابەشبوونە هەیە جا بەڕاستی بڵێم تا ئەو کاتەی ڕژێمی تورکیا لەسەر ئەم دابەشبوونە بژی و تا ئەو کاتەی لایەنی سەرەکی ئۆپۆزیسیۆن خواستی نەبێت دەنگ هەڵبرێت دژی ئەو ڕێو شوێنانەی گیراونەتەبەر بۆ خۆشکردنی ئەم دابەشبوونەی کۆمەڵگا ئەوە پێم وایە بەم زوانە هیچ چارەسەریەکی ئاشتیانە بۆ کێشەی کورد نابینین لە تورکیادا پێویستە بەم شێوەیە باسی بکەم
ڕێکخرا و لایەنە سیاسەکانی کورد ینی هەر مەبەستم لە هەدەپە نییە چونکە لەوانەیە بەر لە هەڵبژاردن بڕیاری قەدەغەکردنی لەسەر بدرێت دەزانی هەوڵی کورد لە تورکیادا هەر تەنها بۆ ئەوە نییە تا کلیجدار ئۆغڵو ببێتە سەرۆک بەڵکو هەوڵەکە لە پێناو کۆتایی هێنانە بەم دەسەڵاتە سەرکوتکارە تاکڕەوە و پێم وانییە کورد هێندە ساویلکە بێت چاوەڕوانی شتێک بکات لە جەهەپە یان لە کەمال کلیجدار ئۆغڵۆ چونکە کورد باش دەزانێت کە جەهەپە لەسەر چ زەمینەیەکی نەتەوە پەرستی کار دەکات ڕۆڵی کورد ئێجگار گرنگە لەسەر شانووی سیاسی ئەم هەڵبژاردنە و بەشداریکردنیشی لەگەڵ ئەم بەرەیەدا تەنها بۆ کۆتایی هێنانە بە ڕژێمەکەی ئەردوغان بەڵام وەک گوتم کورد ساویلکە نییە تا نەزانێت قۆناغی دواتر چی ڕوودەدات. باشە دکتۆر کبرۆ بەڕای جەنابەت لە چ ئایندەیەکدا شتێکی وا دێتە ئارایەوە لە تورکیادا بەگشتی کە دۆسەی تێرۆریزم لە دۆسەی کورد جیا بکرێتەوە و دۆسەی کورد بە دۆسەیەکی ڕەوادا بنرێ لەگەڵ کێ بیکات کێ دەتوانێت ئەم جاکردنەوەی بکات وەک دەزانیت دەنگدان بۆ هەڵبژاردنەکانی تورکیا لە ئەمریکاش دەستی پێکردووە کەچی هێشتاش لە دەوروبەری سندوقەکانی دەنگدانەوە قسەکانی مەهەپە دەبیستین و دەڵێن هەموو نوێنەرانی لایەنە سیاسی کوردەکان بۆ ئەم هەڵبژاردنە تیرۆریستن ئەو جۆرە بیرۆکەیە بۆ لێکچواندنی کورد و هەروەها ئەوانش کە پشتیوانی لە ئاشتی دەکەن بە تیرۆریزم مخابن هێشتاش زۆر بە زەقی دیارە لە تورکیادا ئەم دیاردەیە پشتیوانی هەیە و پشتیوانیش لە هەنگاوەکان دەکرێت بۆ برەودان بەم دیاردەیە ڕێبازی کورد دەبەستنەوە بە تیرۆریزمەوە بەڵێ هێشتاش بەشێکی زۆری خەڵک لە تورکیادا ڕێبازی کورد بە تیرۆریزم ناودێر دەکات مخابن هێشتاش ئەم دیاردەیە پاش 40 ساڵی پێکدادان و ململانێ هەر بەردەوامە لەگەڵ ئەوەشدا کە زۆر ئاشکرایش ڕوونەکە کارە سیاسەکانی سەلاحەدین دەمیرتاش و هەدەپە هیچ پەیوەندیەکیان نییە بە قەیرانە چەکدارێکەوە لە تورکیادا و بە پێچەوانەوە لە هەوڵی چارەسەریەکی ئاشتیانەدان بۆ دۆزی کورد بەڵام بەداخەوە لایەنێکی سیاسی وەک مەهەپە و لایەنی تریش ئەو ڕێبازە بە تیرۆریزم ناودێر دەکات ئەمەش کاریگەری هەیە بەسەر ڕای گشتیەوە هەر هیچ نەبێت وها دەکات زۆربەی خەڵک بڕوانەکەن بەوەی کورد هەوڵی چارەسەری ئاشتیانە دەدات زۆریش بەداخەوە هێشتا ئەم دیاردەیە هەر ماوە لە تورکیادا من دەگەڕێمەوە بۆلات دکتۆر کومرۆ تورکیا دەمێن کە دەخوازێ بێتە بەشێک لە ئەوروپا لە ڕێی ئەندامەتیەوە لە یەکێتی ئەوروپادا بەڵام ئەوروپاییەکان دەڵێن ڕۆژی دیموکراتی مافەکانی مرۆڤ کۆتوبەندکردنی ئازادیەکان لەو وڵاتەدا جێی نیگەرانیەکی زۆرن و پێچەوانەشن لەگەڵ ئەو ڕێوشێنانەی ئەوروپا دایناون بۆ ئەندامەتی. ڕەوشی تورکیا بەو شێوەیە نییە کە ئێمە دەمانوێت وەک ڕوانینی ئەنجومەنی ئەوروپا لایەنگرانی هەن لە سەرباری دیموکراتی و سەروەری یاسا و ئازادی میدیا و شیانی ئەوەی لایەنەکان بە ڕەوایی و ئازادانە کار و هەڵمەتی هەڵبژاردن بکەن. جادەشدانین سەرۆکی تورکیا دەستڕاگەیشتنێکی زیاتری هەیە بە تایبەتی بەسەر میدیای گشتیدا. تیمی چاودێری هەڵبژاردنەکان لە ئەوروپا بە گومانەوە دەڕوانە ئاماری دەنگدەران بە تایبەتیش لە پاش ئەو بوومەلەرزە بێرانکارەی ڕۆژی 6 مانگی 2 ڕابردوو لە تورکیادا بە دووریشی نازانێ ئەم دۆسەیە خراپ بەکار بهێنرێت و دەشڵێت ئەم بابەتیان لەگەڵ کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی تورکیادا باس کردووە. زۆر کەس گیانیان لەدەستداوە و ناژزانرێت ناسنامەکانیان چیان بەسەر هاتووە زۆر کەس دیار نەماون نازانین ژمارەی کۆتایی ئەوانەی گیانیان لەدەستداوە چەندە بە دڵنیاییەوە ئەمانە جێی نیگەرانین شتێکیشە زۆر بە دیاریکراوی لێکۆڵینەوەی لەبارەوە دەکەین. جا دەشێت ئەوە ڕوو بدات کۆبوونەوەی زۆرمان هەبوو لەگەڵ کارگیڕانی ئەنجومەنی باڵای هەڵبژاردننی تورکیا و دڵنیایان کردوینەتەوە لەوەی ئەو بابەتە ڕوونادات بەڵام ئێمە گومانی خۆمانمان هەن هەر بۆیە پێویستە لە ڕۆژی هەڵبژاردندا بە وردی چاودێری بکەین. ئەم دۆسەیە ئەوانش دەگرێتەوە کە بەوەی بوومەلەرزەکەەوە زێدی خۆیان جێهێشتووە و وەک ئەوروپاییەکانیش دەڵێن لە هیچ جێیەکی تر ناویان تۆمار نەکراوە بۆ دەنگدان. زۆر کەس لە هیچ شوێنێکی تر ناوی خۆی تۆمار نەکردووە بۆ دەنگدان لەبەر ئەوە زۆر چاوەڕوان دەکرێت جموجۆڵێکی زۆر هەبێت لە ڕۆژی دەنگداندا و خەڵک بگەڕێنەوە بۆ ئەو شوێنانەی دەنگیان لێداوە. بەڕاستی نازانین چۆن دەبێت ئایا ئەو توانایی و میکانیزمانە بەکاردەهێنرێت کە حکوومەت ڕێکیان دەخات کە دەشێت بە مەبەستی پشتیوانی کردنی هەندێک لایەن بێت ئیتر هێشتا نازانین.
دکتۆر کومنۆ وەکو جەنابەت دەزانی ئەوروپاییەکانیش نیگەرانیان هەیە لەوەی کە فێڵوتەڵەکە بکرێت لە هەڵبژاردننی ڕۆژی چواردەی مانگی پێنجدا. بەڕای جەنابە فێڵوتەڵەکە کرێت لە هەڵبژاردنەکانی تورکیادا؟ چۆن دەتوانین دڵنیایی بدەین لەو بارەیەوە؟ بەڵام زۆریش بەرگوێمان دەکەوێت کە دەشێت شتی لەو جۆرە ڕوو بدات. ئەردوغان و لایەنەکەشی دەستێکی باڵایان هەیە لە چۆنێتی کۆنتڕۆڵکردنی سندوقەکانی دەنگدان و پرۆسەی ئەژمارکردنی دەنگەکانیش لەسەر و ئەمانەشەوە کۆنتڕۆڵێکی تەواوەتی ئەنجومەنی هەڵبژاردننیشیان کردووە. جا لەم ڕووەوە بەڵێ ترس هەیە، جا ناتوانم بڵێم بەڵێ بە دڵنیایەوە فێڵ و تەڵەکە دەکرێت، بەڵام دەتوانم بڵێم دڵنیام لەوەی لە پرۆسەکەدا گەلێک کەلێن و بۆشایی هەن کە هەر وەک خۆیان ماونەتەوە و ئۆپۆزیسیۆنەکانیش هیچ شتێکیان لەبارەوە نەکردووە. بەڵێ ئەو کەلێن و بۆشاییانە دەبینین و هەوڵیش دراون تا جەهەپەی لێ ئاگادار بکرێتەوە، بەڵام لەبەر هەر چۆکارێک بێت هێشتا نەیتوانیوە ئەو کەلێنانە پڕ بکاتەوە. هەر بۆیەشە زۆر کەس ترس و نیگەرانیان هەن لەوەی لە هەڵبژاردنەکاندا فێڵ و تەڵەکە بکرێت، بە تایبەتیش کاتێک باز لە بوومەلەرزەکە و ژمارەی گیان لە دەستدان و ئاوارەبوون و ئەو بابەتانە دەکرێن. ئەردوغان توانایەکی گەورەی هەیە لە وەرچەرخانی زۆربەی کارەساتەکان بۆ بەرژەوەندی خۆی و تەنانەت خۆیشی دەڵێت ئەو بوومەلەرزەیە بەرژەوەندی و بە قازان شکاوەتەوە. بەڵام هێشتا ماوە تا ئەوە ببینین کە پسپۆرە ئەوروپایەکان باسی دەکەن. هیواداریشم وان نەبێت کە بتوانرێت کارەساتەکانی بوومەلەرزەکە بۆ بەرژەوەندی ئاکەپە وەربچەرخێنرێت. بەڵێ پێشتر ئەمەیان کردووە و بە دووریش نازانرێت دووبارە بکرێتەوە. جا ئەم بابەتە جێی نیگەرانیکی زۆرە و زۆریش خۆشحاڵم کە ئەم بابەتت باس کرد. باشە، بەڕای جەنابەت دکتۆر کومرو، ینی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان لە تورکیادا هیچ دەسەڵاتێکی ماوە کە بتوانێت ڕێ لە پێشێلکاریەکان بگرێت، کە بتوانێت ڕێ لە فێڵ و تەڵەکەی هەڵبژاردن، ڕێ لە گۆڕینی ئەنجامەکانی هەڵبژاردنیش بگرێت؟ This is a very important question. I think that Erdogan has a very strict. ئەمە پرسیارێکی زۆر گرنگە. پێم وایە ئەردوغان کۆتوبەندێکی زۆری هەیە بەسەر کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانەوە. بەڕاستی نامەوێت شتێک یاوا بڵێم، بەڵام ئەمە ڕاستێکەیە. لە ئێستادا کۆمیسیۆنی هەڵبژاردن لە تورکیادا سربەخۆیەتی خۆی لەدەستداوە. ئەو سێلایانەی نوێنەری خۆیان هەیە لە کۆمیسیۆنەکەدا، واتە جەهەپە و ئاکەپە و هەروەها مەهەپە. ئەمە پێمان دەڵێت کە جەهەپە بە تەنیایە لەو کۆمیسیۆنەدا. جامە لە 2010دا ڕووی داوە. بەڕاستی هیچ وەکارێک نابینم کەوام لێ بکات بڵێم ئەم ساڵیش دووبارە نابێتەوە و کۆمیسیۆنی هەڵبژاردنیش پێشوەخت ڕای ناگەیەنێت کە ئەردوغان سەرکەوتنی لە هەڵبژاردنەکاندا بەدەستێناوە. پێشم وانە جەهەپە هیچ ئامادەکاریەکیشی کردبێت بۆ سەر و سەوداکردن لەگەڵ ڕەوشێکی وەهادا. دکتۆر کومرو، دەگەڕێمەوە بۆلات دەچینە دوا بەشی بەرنامەکەمان. گرانیەکی بێپێشینە لە تورکیا هەیە و ئەمە ژوای کردووە ناڕزاییەکی زۆر لە ناو خەڵکدا دروست بێ. هاڕەکردنی نرخی لیرەی تورکیا وەک دەگوترێت بەهۆی نەبوونی بەرنمەیەکی کارای ئابوووریەوە وهای کردووە نرخ لە تورکیادا لە هەموو ڕوویەکەوە بەرزبوونەوەیکی بەرچاو بەخۆیەوە ببینێ. پێتان وایە بۆچی ئەو هەموو خەڵکە لێرەدا ڕیزیان بەستووە؟ ئەوە تەنها بوو ئەوەیە بەشە خۆراکێکی کەم وەربگرن. بەداخەوە هەموو شتێک گرانە، کرێی خان و گرانە، ئابووریمان تێکچووە و خەڵک تیاچووە. بە بەراورد لەگەڵ ساڵی پاردا نرخ بەڕێژەی زیاتر لە 100% بەرز بۆتەوە. بە تایبەتیش ئالیکی ئاژەڵ نرخ بۆتە دووهێندا. ئێستا بەرهەمهێنان و فرۆشتنی هێلکەش هەر زۆر قورس بووە. بۆ بەرهەمهێنانی شیرنەمەنیش هەر ئاواهایە ئێجگار قورسە. شیکەرەوەی ئابووری ئاگاهی دەدەن سەبارەت بەوەی ئەو ڕەوشە ئابووری ئێستەی تورکیا دەشێت تەنانەت بۆ قۆناغی دوای هەڵبژاردنیش درێژەی هەبێ. ئەمەش ئەوە دەگەیەنێ لەوانە نییە تەنانەت ئەگەر کاندیدەکەی ئۆپۆزیسیۆنیش سەر بکەوێت لە هەڵبژاردندا بتوانێت بە زوویی ئەو ڕەوشە ئابووریە ڕاست بکاتەوە. هەروێرانەیە لە هەموو ڕاوەرگرتنەکاندا دەبینین لە 80% بەشداربووان گازندەیان هەیە لەسەر ڕەوشی ئابووری. لە 80% ئەوانەی ڕایان وەرگیراوە پێیان وایە لەم 12 ساڵی ڕابردوودا بەرەو خراپترین چوین. بەگشتیش لە 60% پێیان وایە لە 12 مانگی داهاتوودا هێشتا بەرەو خراپتر دەڕۆین. قەیرانی ئابووری هەموو بوارەکان و پێشهاتەکانیشی گرتوتەوە.
هەر بۆیەشە هەروە دێ و جەمسەرگیری کۆنەپارێزان و سیکولارەکان و ئەوانی تریش کەمتر و کەمتر دەبێتەوە چونکە ئەم گرانیە هەیە هەمووانی گرتووەتەوە و قەیرانی ئابووریش یەکسانانە بەسەر هەمووانەوە کاریگەری هەیە. هەر چۆنێ بێ دەنگدەران بە تایبەتی ژەوانەی سەر بە ئۆپۆزیسیۆنەکانن هیوایەکی گەورەیان هەڵچنیوە لەسەر چاکسازی و ڕاستکردنەوەی ڕەوشی ئابووری هەر بۆیەشە داوای گۆڕانکاریەکی بنچینەی دەکەن لە تورکیادا. ڕۆژ بە ڕۆژ ڕەوشەکە خراپتر و قورستر دەبێت لە کێشەیەکی گەورەی ئابووریدای چونکە کاتێک دەکەوێتە باسکردنی خەرجەکانی بەرچایەکی ئاسایی بەیانیان ئیتر بزانە کێشە هەیە ئەو کرێی وەری دەگریت بەشی نانێکی زۆر ئاسایی بەیانیانی یەک مانگت ناکات هەر بۆیە گۆڕانکاریمان دەوێت و چاوەڕوانیشین ئەو گۆڕانکاریە بکرێت. دکتۆر کوبرو قەیرانی ئابووری ئەمە قەیرانێکی ئێجگار قوڵ و ترسناکیشە لە تورکیادا و خەڵک بە شوێنەوە چۆن ئەم قەیرانە چارەسەرەکرێ بەڵام هەتا ئێستا ئۆپۆزیسیۆنەکان پرۆژەیەکیان نەخستوتە ڕوو بۆ چارەسەرکردنی قەیرانی ئابووری ئەی خەڵک چۆن متوانیان پێ بکە و لەسەر چه بنچینەیە دەنگیان پێ بدە. سەرنجێکی زۆر ورد و گرنگیشە جا ئەمە ئەو بابەتەیە کە لەگەڵ زۆرێک لە هاوڕێ ئابووری ناسەکانمدا باسی دەکەم. تێنەگەیشتنێکی گەورەی هەڵە هەیە لەوەی هەژاری ببێتە مای دروستبوونی ئۆپۆزیسیۆنێکی بەهێز. بۆ خۆم وەک کەسێک کە توێژەری بواری کۆمەڵایەتیم لەو بڕوایەدام هەژاری و نایەکسانی ئابووری دەست بەجێ نابنە هۆکار بۆ دروستبوونی ئۆپۆزیسیۆن. هەر بۆیە ئەو جۆرە ڕوانینە باوانەی هەن لەسەر ئەمە بە ساویلکەیی ناودێر دەکەم. دەوڵەمەندی ئاکەپە هیچ مانایەکی نییە لای بازنەکانی لایەنگرانی ئاکەپە لەم هەڵبژاردنەدا. دەزانی بۆ چونکە لایەنگرەکانی ئەردۆغان خۆشحاڵن بەوەی ڕێبەرانی ئاکەپە لە ڕەوشێکی باشی ئابووریدان و خۆشحاڵیشن بەوەی شکۆیەکی تێدا دەبینن کە خاوەنی ژمارەیەک ڕێبەری دەوڵەمەندن. ئەمە لای من وێنەیەکە لەو وێناکردنەی لایەنگرانی ئەردۆغان و ئاکەپە. جا لە ڕوانگەی ئەوەی باسم کرد هیواکان بوو ئەوەی قەیرانی ئابووری یارمەتی دەربێت لە کۆتایی هێنان بەم ڕژێمەی ئێستای تورکیا هیچ هیوایەکی لەسەر هەڵ ناچنرێت. بێگومان لەوەش گرنگتر ئەوەیە کە تۆ باست کرد و هێشتاش هیچ پلانێکی ئابووریمان نەبینیوە لەلایەن ئۆپۆزیسیۆنەوە بۆ لایەنی کۆمەڵایەتی و وەبەرهێنان و بنیاتنان و بێکاری. جا لە نەبوونی پلانێکی ئابووریدا وەک پێشنیازێک بۆ ئایندەیەکی باشتری هاوڵاتیان ئەوە پێم وانییە هەر بە نزاکردنەوە بڵیت بەو هیوایی ئەو قەیرانە ئابووریە بگۆڕدرێت بۆ دەنگدان بە ئۆپۆزیسیۆن شتیاوها ڕوونادات. خۆگەرواش بیری لێ بکرێتەوە و بگوترێت بەڵێ ڕوودەدات ئەوە گەورەترین هەڵەی هەندێک لە ئابووری ناسانە. دەمێت شتێکی تریش بڵم دەزانم گەشتبین نەبووم و داوای لێبوردن دەکەم بەڵام لە ڤیدیۆیەکی سەرەتای بەرنامەکەت داگیۆمان لە کلیچدار ئۆغڵو بوو دەیگوت ئێمە دیموکراتی دەهێنین بۆ وڵاتەکە. لەمەشدا هەڵە تێگەیشتنێک هەیە. دیموکراتی شتێک نییە تۆ بیهێنیت دیموکراتی پرۆسەیەکە. جا ئەوەی من بیری لێ دەکەمەوە ئەنجامی ئەم هەڵبژاردنە هەر چۆنێک بێت وەک لە هەڵبژاردنەکەی 2010دا باسم کردووە ئەنجامی ئەم هەڵبژاردنە هەر چۆنێک بێت بریتیە لە بەشداریکردن لە پرۆسەی دیموکراتیزەکردنی تورکیادا. بۆچی وا دەڵم چونکە خەڵک بە ئاگاترن و پرسیاری زیاتر دەکەن و چالاکترن و زیاتریش ڕێکخراوترن. باشە ئەگەر یارمەتیم بە دکتۆر کوبرو من لێرە ئەمە بزانم بەڕای تۆ بۆ دەنگدەری تورکیا کامیان گرنگترە دۆسەی ئابووری یا دۆسەی دیموکراتی و ئازادیەکان و مافەکان؟ ناتوانم وەڵامێکی کورتت بدەمێ داوای لێبوردن دەکەم. بۆ من وەک دەنگدەرێک لە تورکیا دۆسەی دیموکراتی زۆر گرنگترە. پێشم وایە جێگیرکردنی دیموکراتی دەبێتە مای چارەسەرکردنی زۆرێک لە کێشەکان وەک چارەسەریەکی ئاشتیانەی کێشەی کورد چارەسەرکردنی قەیرانی ئابووری ئەوەی پێویستە بکرێت بەشداری دەنگدانە و باس لە داواکانیان بکەن بە ئاشکرایی و بەبێ ڕێگریە شاراوەکان بۆ پشتیوانیکردن لە سیکولاریزم. دکتۆر کوبرو زۆر سپاسە دەکەم بۆ بەشداری لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا سپاس و پێزانینم. ئەلبەتە عزیزانم سپاسی بێپایانم بۆ ئەوەی خۆشەویست کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهای خۆیشەم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵین.